صحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ جاری وا هەبوو حەدیث صحیحە لەناو یەکتریا سوعبەتیان نەکرد چیان نەکرد شووتیان نەخوارد کاڵەکیان نەخوارد ئەمجا بە تێکەڵەکەیان گرتە یەکتری ئەمە ئاساییە شتانە گرنگۆ یعنی بۆ خۆشی بۆ یاریکردن و بە قسەی خۆش و سوعبەت کاڵەکە یا شووتێکیان دەخوارد ئەمجا تێکەڵەکانیان دەگرتە یەکتری بەڵام نەک بە شێوەیە کە ئازاری یەکتری بدەن بەڵام دەفەرمێ کاتێکش کە حەق و ڕاستی بەهاتایە كانوا هم الرجال پیاو بوون پیاو لە پێناو خوادا نەفسی خۆیان دەبەخشی بەڵام کاتێککە ئێمە حەق و ڕاستیەکان دێت خۆمان دەشارینەوە بەڵام ئەوان سوعبەتیان دەکرد و توێکڵی کاڵە کشوتیان دەگرتە یەکتری بەڵام پیاوی جەنگ بوون پیاوی تەنگانە بوون پیاوێک بوون لە پێناو خوادا ڕۆحی خۆیان نەفسی خۆیان دەبەخشی ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت تۆ سوعبەت بکە بەڵام پیاو بە لەگەڵ حەق و ڕاستیا بە کەواتە ئەگەر ترسی بەتیابێ بە و بەرامبەر دروست نییە یاخود ئەچێت شەڕە بەفرەکات ئەچێ بەردێکاتە ناوی و ئەیدا لە کابرا جارێ سەری خوێناویەکات ئەمە حرامە نابێ عەزەتی خەڵکی بدەی بەڵێ سوعبەتکردن دروستە قسەی خۆش دروستە بە مەرجێک کەم بێت هەرکو چۆن کاتێک کە خوێ دەکەیتە ناو خواردنێکەوە بەپێی پێویستە بێتێکی ئەگەر زیادی تێ بکەی ناخورێ هەموو شتێک لە سنووری خۆیدا بێ خۆشە هەموو شتێک کە زۆر بوو بێ تام دەبێت جاران کۆمەڵی خواردن هەبوو چونکە کەمبوو تامێکی جیاوازتەیە بوو لە ئێستا ئێستا چونکە زۆر بۆ خوانەی بڕێ خوا گەورە لێمان نەشارێتەوە بۆی کوفر و ناشکری خەڵکەوە بەڕاستی ئەو لانەی ئەو لەزەتی جارانی نەما بێ خۆشە بەڵام جاران کەمتر بوو خۆشتر بوو با باپیری ئێمە خوالیان خۆش بێت دەڵێن جارێ بۆ جەژن بۆ جەژن برجمان خواردووە ئەوە بێگومان تامێکی تایبەتری هەبووە هەموو شتێک حەدی خۆی هەیە چۆن خوێ دەکەیتە ناو خواردنێکەوە بە ڕێژەی خۆی ئەبێ سوعبەتیش ڕێژەی تایبەتی خۆی هەبێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ولا تكثر الضحك فإن كثرة الضحك تميت القلب زۆر سوعبەت مەکەن زۆر پێ مەکەن چونکە سوعبەت زۆرکەی زۆر پێکەنی چونکە زۆر سوعبەتکردن قسەی پێکەنی ناوی بکەی دوای زۆر پێ بکەنی دڵت ڕەقە بێت ئەو کاتە نە ئاەت تەئسیری دەکات نە حەدیث نە وتار نە خودبە هیچ شتێک تەئسیری ناکات بۆیە زۆر پێ مەکەن نافەرمێ پێ مەکەن ئەفەرمێ زۆر پێ مەکەنن کەواتە سنووری خۆی هەیە